هەڵەبجە چوارەمین و بچووکترین پارێزگای هەرێمی کوردستان. نزیکەی 80 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە. لە سەرەتای هەڵگرساندنی جەنگی عێراق ئێرانەوە یەکێک بووە لەو ناوچانەی لە زیانەکاندا پشتی شێری بەرکەوتووە. بەو پێیەی بە درێژایی 10 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. لەگەڵ بەردەوامبوونی ئەم جەنگە بۆ ماوەی 8 ساڵ خۆڕاگری خەڵکەکەی وای کردبوو ژیان بەردەوام بێت تا ڕۆژی 16ی 1988. لەو ڕۆژە بەدواوە هەموو شت گۆڕا. بۆردومانی قورس و بەکارهێنانی چەکی کیمیاوی 5,000 شەهید و چەندین برینداری لێکەوتەوە. جگەلەوە بەدەیان کەس بە تاقانەیی مانەوە و تەواوی ئەندامانی خێزانەکانیان شەهید بوون. ئاراس و چرۆ و ئیدریس 3 نمونەی دیاری تاقانەکانی هەڵەبجەن. ئاراس عابید ئەکرەم دانیشتووی شاری هەڵەبجەیە. پێش 16ی 1988 ژمارەی خێزانەکەیان 13 کەس بوون. دایک و باوک و 7 خوشک و 4 برا. دیارە پێش بۆردومانی کیمیابارانی هەڵەبجە ئێمە ماڵمان لە شارەدەی تێوەڵە بوو. لە سەرەتای ساڵی 80 کە شەڕدەستی پێ کرد لەگەڵ ماڵی خاڵۆمە تەنسیقیان کرد کە ئەم شەڕە ئەگەر بەو شێوەیە دەست پێ بکات سنوورەکان بۆردومان کرێت باشتر وایە بگوێزنەوە بۆ هەڵەبجە. چرۆ طەیب عەلی هاونیشتیمانی شاری هەڵەبجە. پێشتر ئەندامانی خێزانەکەیان 7 کەس بوون. 3 خوشک و 2 برا لەگەڵ دایک و باوکیان. من تەمەنم 10 ساڵ بۆ پێش کیمیایەکە خێزانێکی با بڵێین مام ناوان بووینە بڵێم هەژار بووینونە دەوڵەمەندیش. باوکم چایکی بۆر بە تەیبی چایکی مەشهور بوو لە هەڵەبجە. زۆربەی دانیشتوانی هەڵەبجە باوکم ئەناسنی ئەو سەردەمە بوو. 2 شووری دار گڵمان هەبوو با بڵێین بەڵامەکو زۆر دڵخۆش بووین. باوکم بەیانی زوو لەگەڵ نوێژی بەیانی ڕۆژ بۆ کارەکەی خۆی پێش بانگی مەغریب بەهاتەوە پێشوازیمان لێ کرد و باوشی گەرممان بۆ کردەوە. ئەدریس عەبدولقادر مستەفا. ئیدریس 2 جار تاقانەیە. جارێک پێش 16ی 3 برای تاقانی خوشکەکانی بوو. لە دوای کیمیابارانیش بووە تاقانەی بەجێماوی خێزانە شەهیدەکەی کە پێک هاتبوون لە دایک و باوک و 6 خوشک. دوای ئەوەی کە ڕژێمی بەعز لادیەکان و گوندەکانی ڕاگوێز کرد بۆ شارەکان بۆ نمونە بۆ ناو شارە گەورەکان ئێمە هاتینە ناو هەڵەبجە. ژیانەکەی ئێمە ژیانێکی مامناوەند بوو، نە زۆر دەوڵەمەند بووین نە زۆر هەژاریش بووین. بەو شێوازە ژیانمانە بردە سەر. لە سەرەتای ساڵی 81 خانوویەکمان دروست کرد لە گەڕێکی سەرای شاری هەڵەبجە کە ڕۆشتینەوە بۆ ماڵەوە. لە ماڵەوە هەستی بەوە نەکرد کە ئەمە چەند کەس قەرەباڵخە لە ماڵەوە. هەمیشە هەستی بەوە کرد کە یەکێک پەلاماریە، یەکی پەلاماری گوێرەوەکانیە، یەکی خوتکەیە، یەکی خۆی هەڵایە بەسەر ملتە. پێکەنینێکە بوو لە ناو خێزانەکە. ژیانێکی خۆش بوو وەی کە من بیرم ێرا و کاتە ژیانێکی ئاسوودە و بەختەوەری خۆش بوو بەلامان و ئەندامانی خێزانەکەمان بە من و 9 نەفەر بووین. ئەو ماوەیە وەکو سەربازی هەڵەهاتوو لە بینی ماڵی خۆمان و ماڵی باوەمە هەڵس و کەوتمە کرد. زۆر جار بەشەوە بەسەر سەربانی دراوسەکانە ئەچوومەوە ماڵی باوە. منتیقەکە مەجموعەی فیراری زۆری تیا بوو. نقطەیەکی حرەسیاتی عسکەری هەبوو ئەگەر زۆر بەسەری نەپەڕیتایە و تەقیان لە خەڵکەکە کردیان لێ دوای 8 شەوەتر نەتەتوانی هاتو چۆ بکەیت. لە ماوەی 8 ساڵی شەڕی عێراق خەڵکی هەڵەبجە ئەگەر خانووی دروستکردای لە ئەوە ژێرزەمینی لەگەڵا بووە. ئیتر هەر کاتێک کە هەستمان بە قەسف کردایە چوینە ژێرزەمینەوە کاتە ژێرزەمینە بوو. بەڵام هیچ کات چاوەڕێی ئەوەمان نەکرد ئەو ڕووداوە ڕووبا کە بەداخەوە کە 16ی 3 ڕوویە. چەند ڕۆژێک پێش ئەوە من لەگەڵ کوڕێکی خزمانە کە مناڵیش بووم و تەمەنی 16 ساڵ بووم ڕۆشتم بۆ سێمانی. شەوێک پێش با بڵین ئەوەی کە قەسف گەرم بێ و هەر ئاسایی یەکەم جارمانزانی وەکو جارانی کەیە ڕۆشتین بۆ ماڵی باپیرم باوکی باوکم. ئەویش هەر لە ناو شاری هەڵەبجەن با بڵێ بەس چەند گەڕێک دوور لە خۆمان
ئیتر بەیانی قەسفەکە تەواوگەرم بوو من نەمتوانی بگەڕێمەوە بۆ ماڵی خۆمان هۆکاری دابڕانیشم بەداخەوە با بڵێم زیندوو بوونیشم هەر ئەوە بوو کە من لە ماڵی خۆمان لەگەڵ ئەوانانە بوو. پانزەی مانگ خاڵۆمە هاوت سیارێکی مانی پێبوو مەجموعە خێزان و کە سوکاری کۆ کردبووی هات وتی ئابی با مناڵەکان بەرم بەرە و ئەچم دەرەچم ئێمە ماڵمانەیە لە سلێمانی ئەچین تا بزانی وەزای هەڵەبجە چی لێ کاتێک کە دەرچوون دەوری 2 سەعاتی پێچوو شەڕەکە زۆر گەرم بوو لە دەوروبەری پردەکەی زەڵم و ئەو ناو باپیرم وتی بە لە شار دەرچین ئیتر ئەوە بووتم من نایم بەبێ ماڵ باوکم ئەبێ ئەوانیش بێن وتی باشە ئێستا چم بە شوێن ئەوانە سیارەیەکیشی کرد وتی کە ڕۆشتوم سێرەکەم باوکی لەگەڵ دراوسێکانە لە سەربان سەیری قەسفەکەیەکەن بە دووربین وتی پێم وت کوڕم هەست مەزعی شار زۆر خراپە و باش وایە دەرچین بڕۆین بەرەو سلێمانی و عەربەت وتی هاتە خوار و دەستی کردە سەر شانم و دەستی ماچ کردم وتی باوکی گیان خۆمن لەم هەمووە کەسە زیاتر نیم و دەراسەکانم کەسی ڕای نەکردو تا من ڕابکەم و ئێوارە درەنگە کە هاتنەوە هەمووی تەپ و تۆزاوی هەمووی برسی بەگریان مناڵ لە باوەشە خەویان لێکەوتووە خەڵکیان چییە وتی ئێران بە ڕاجیمە قەسفی پردەکەیە کرد عێراقیش لەو بەرە بە ڕاجیمە لێیە جێش عێراقیش هاتوۆتە ئەو دیسا ئەو بەرساتری لێەوە بۆی لەو بینە پێشمەرگە پردەکەیان تەقانوێتەوە لەگەڵ چەند دەراوسەیەکە ڕامان کرد ڕۆشتین گەشتینە پردەکەی زەڵم ئێمە چوینە ئەو دی پردەکەی زەڵم و پردەکەی زەڵم تەقیەوە پردەکەی زەڵمیان تاقانەوە ینی ئێمە دەرچوین دوای ئێمە لەوە چیتر سیارە نەهاتبێ تەنە ئەو پردە هەبوو کە بتوانی بە سیارە بپەڕێتەوە ئاوی دەربەنیخان بە شێوەیە ساڵانە زیادیە کرد نزیکی دووجێلە و سیروانە بوویەوە ئاوەکە ئەتە پەڕینەوە بە ئاستە بوو ئەمەگەر بە بەلەم بتوانێت پەڕیایەت وایەوە کاتێ پردەکە تەقێنرایەوە خەڵکەکە تەوەقدرا ئیتر منیش نەم ئەزانی چۆن پرسیار بکەم چۆن هەواڵ بزانم و چۆن بگەڕێمەوە بۆ هەڵەبجە چونکە ئەو کاتە خەڵکەوەنە وشیار و واعی نەبوو بە تایبەتی لەو تەمەنەی کە منیش هەم بوو لە 16 مانگ سەر لە بەیانیەکەی 7 تەیارە بەڕاستێری هەڵەبجە ئەسوڕانەوە بە نزمی ینی بە شێوەیەک بە نزمی ئەسوڕانەوە ینی ئەزانی ئەمە تیارەی عێراقیە و عەلەمەکەی سێنەجمەکەیە و ئەڵاوەکبەرەکەشی نەبووە ئەو کاتە تەنها ئەستێرەکەی پێوە بوو بە شاهیدی ئەوەی کە باڵین مامۆژنێکی باوکم خۆی کە لە ژێرخانەکە بووە دوو بۆم بەر کۆڵانی ئێمە کەوێ دوو ناپاڵم لەوانەیەکێکیان بڵین پارچەی ئەچێتە ناو ژێرزەمینەکەوە چیمەنی خوشکم برینارە بێ ئیتر ئەزانێ زۆر ناڕەحەتە بێ واوکم زۆر کەسێکی عاتفی و زۆر بەڕەحەم بووە کە چیمەنی بینیوە بە وەزعەوە وشێتی ژێرخانی ژدایتمان نادا باشتر وایە بڕۆینە دەرەوە ئەگەر مردین با لە کۆڵانەکانە ببرین بۆی کەسێک بێمان شارێتەوە لە 11:35 دقە باوکم لەسەر سوچەکە قێڕانی وتی کاکە وەرەوە تیارە سوڕەتە خوازانێ ئەمانە چیەکەن ئەو منتیقەیە وەختێکم زانی بە یەک جار کوڵ دوو سێ تیارە لە بە شوێن یەکتری ئەومەکەیانە بردومان کرد من لە یەکم بردومانە برینار وردە لەو ماڵی کە من تیا بووم زانیاری وردیان لەسەر ماڵی ئێمە هەبوو تیان کاکە باوکو ئەم مناڵانەی هەموو ئەبرد دووری ئەخستنەوە لە شار چونکە 6 خوشکی وردم هەبوو هەمویان مناڵ بوون دایکم و باوکم لەگەڵ ژن خوشکێکی مامەم و خێزانی مامەم و دوو مناڵی ئامانەتیش لە لای مامەم 3 ڕۆژ بەم شێوازە ئەیان باتە ئەو دی و ئەیان گەڕێنێتەوە بۆ جاری سێ هەم بێ تااقەتە بێ ئەڵێ با من لەم دەواجینێکی کۆن هەبوو کە مریشکی تیا بۆ کاتی خۆی توتی تەڕوتوشیە با سەرمایان نەبێ ئیمشەو لەم دەواجینە ئانێڵمەوە بۆی هەم بەیانی جارێکی کە ڕانەکەینەوە باوکم لەگەڵ دڵشاد و چیمەنە بەیەکەوە دەرچوون وی زانیوە دایکم و مناڵەکانی کەش بەدواوێ لەوا دیسانەوە کەیەنەوە ناو کۆڵانەکە دەرچن ناپالمێکی کەیەتەوە داتەوە لە کۆڵانەکە تەپ و تۆز دروسە بێ لەو تەپ و تۆزەیە لە یەکتریدا ئەبڕێن قومبەلێکی کیمیاوی لە نزیکی دەواجینەکە کێشە بەعزەویدا سەرجەم خێزانەکەی ئێمە ئەو دوو مناڵش لەگەڵ ئەو خێزانە ئێمە شەهیدە بن هێزمتیانەما بوو خوێنم لێ ڕووی لەسرم لە پشتم لە قاچم بەپە لە کوڕێکی ماڵەکە مامۆسا سەباح تەداویان کرد و تیارە بەردەوام قەسفیە کرد دوای تۆ زێنوارم دایکم و ڕێزانی خوشکم هات دایکم باوەشی پیاکردم ڕێزانیش خۆی هەڵا دیارە دەستی دایکم بەرسەرم کەوت ئەوەی کرد قیژانی وتم دایکە بۆ قیژێنی بۆ قیژین چی پارچێکی سوگلی یاوەتەوە یەک دوو باوەشی تنیان پیا کردم و وتم دایکە گیانی ئەوە بڕۆن وتی یاخە چ وتم کاکە بڕۆن ئەگەر مام
ئەتان بینمەوە باوەشێکی تری پیا کردم ئەخیر جارم بۆ دایکم ببین کە لە یەکتیدا ئەبڕێن باوکم هەتا بەردەم خەسخانەی با بڵێن ئەنەب زۆرمان و ئەبێت تەنها دڵشادی بە باوەشەوە ئەبێ لەو کاتەیەتر بەس دڵشادی پێ بووە کە برامە لەوێ کوڕێکی خاڵی خۆی ئەیبینێ خاڵی باوکم وتی زۆرمان و یعنی هیلاک بوون دڵشادم لێ بگرە وتی دڵشادم لێ گرت و وتی بۆ نایبێ بۆ ماڵی خۆتان ئەگەر ماوە بێدەست باوکتوان وەرەوە بۆ لای من ئەگەر مردوویشە هەر لەوێ خۆتان بە خاکی پسپێرنتی تۆزێک چەند هەنگاوێک دوور کەوتمەوە و بانگی کردمەوە وتی توخوا بزانە دڵشاد زیینووە وتی منیش گەڕا ئاوەڕێکم بۆیایەوە وتم بەداخەوە براگیان خۆت خۆش کاک سەباح و کاک سعدون و جەماعەت چوونە سەرەوە کە چوونە سەرەوە هەواڵی ئەوە بزانم بۆنەکە چی و کاک سەباح بەڕاکردن ڕایکردە خوارەوە یەکەم جارم و کاک سەباح بە ترس ببینم وتی ناپاڵمی وەشانوە کیمیاویشی وەشانوە گریان دەسی پێ کرد نەتەزانی چییە وەساکە خەڵگەی قیژان دەنگی تیارە هاو وتی کە دڵشادم بردەوە بۆ ماڵەوە بە کاکەم ئەوانە من دڵشاد مردووە شتێکی لێ بکەن با من بگەڕێمەوە بۆ لای تێی کە گەڕامەوە سێرەکەم نەژدەی ئێران هەڵی گرت وتی زۆر هاوارم کرد بە دوایە ڕام کرد فریای کەوم تی نەژدەی ئێران هەڵیان کرد بردیان بەرەو ئێران چون مەجموعە سەپڵە ئاویان بە پەلەپەل هێنا پەڕۆیان هێنا و یان پێمان وتیان پەڕۆ تەڕکەن کاک ئەمە کیمیاویە چار نییە و هیچ دەسەڵاتێک نییە قڕک بە تەواوەتی وشک بوو بوویەوە و تەسیرات کە هەڵمانەمژی هەواکە قڕگە وەکو وایە بە جێزان قاشقاشی کردبی ئەوەی کە توانی بێتە تا ناسارێک ئەگەر دەستکەوت بێ لەوانەیە دەرچوو بێ با بڵین ڕۆشت بێ بەرەو تا ئێران لێەوە هاتبن بە دەمیانەوە ڕۆشت بن بەس ئەوەی کە نەی ئەتوانین بڕاویە پیرروپەکەوتەی هەبوو یا مناڵی زۆر وردی هەبوو لە ناو شارامانەوە ئەو بوو هە لە ناو شارە شەهید بوو کاتە چوونە دەرەوە گوێچکەم کاس هیچ نابیسم چاوم نایبینی هێزم تیانە بە زۆر ڕامەکێشن بەس دەنگی تۆپ و ڕاجیم هەریان و بڕۆن پاڵیان پێوەنە بۆ بەیانیەکەی گەشتینم بۆی دوایی چەند ڕۆژێک دراوسەکانمان پرسیارەکەن ئەی باشە ماڵی کاقارچی بەسەر هات بێت چی بەسەر هات بێ من خۆم قسەم لەگەڵ هەمویان ناکرد ئەڵێ ئێمە وتمان با بڕۆینەوە بۆ ئەو سنوورەی دەواجینە با بزانین لەو سنوورە چیان یعنی ماونە تۆیان دەرچوو ئەڵێ کە چووم هەمویانم بینی زۆر زۆر ناڕەحەم یعنی سەری بەڕیز بە پاڵ یەکا کەوتە بوون هەر هەمویان شەهید بوو وردە وردە ئاویانە کرد بە دەم و چاومە بە ئاگا هاتمەوە باشەمە من خەوەی بینم لەکوێم تیان خسخانی پاوەیە چۆن هاتوومە تێرە چۆن نانم خواردووە چەنی مانگای مڕۆ تیان 19 مانگە چۆن من لەم خسخانە 5 ڕۆژی دایک و باوکم لەکوێ بەدەم گریانەوە و کانێلام لێ کردەوە و دەسێلچلی پیسم لەبەرایە خەڵک بەرەو ئێران ڕایە کرد من بەرەو هەڵەبجە سواری سیارێکی پازدار بووم بۆ سەر حەدوو تێوەڵە 20 مانگ هاتمەوە ئەوابێلە لەگەڵ مەجموعەیە خەڵکا بەڕێک کەوتین بەڵام داغڵی ناو هەڵەبجە بووم هەڵەبجەیەکی شارێکی وێرانە جادەکان هەمووی مەیتە بە سەدان خەڵکی تیان بەروبەری جادەکە ئاوساوە ڕەش بووەتەوە کەس ناناسێت تەنها ئەوەی کە لە لامان ڕوون بوو تەنها دڵشاد بوو کە لە حەوشەی ماڵی خاڵمان تەنها دۆشەکێکی ئیسپانج کفنی خوارەوە ماڵی ڕزگار بە کاملی هەمووی شەید بوو دەرگاکەی ماڵەوە کرابوو ئەو نیوەڕۆی دایکم لۆ بیای لێ نابوو سفرەکە چۆن دانرابوو سفرەکە هەروە دانرابوو کە ئەوەم بینی وتم شکر بۆخوا بەخوا ڕایان کردو ویستم بەرەو ژوورەوە ڕاکەم ناڕوو قومبەلەی یاویتی لەسەر ژوورەکەی سەرەوە ڕام کردە دەرەوە ویستم بگەڕێمەوە ئەو ئێوارەیە پیان وتم ئەڕێن بۆ ژێرزەمینەکەی ماڵی خاڵت نازام چۆن گیانم دەرنەچەوە دێقەی بەبیرم هاتووە بەرەو ژێرزەمین ڕاکەم کابرایەک لە ئێرانەوە گەڕا بووە هاتە ئەو ماڵی کە منی تیا بوو کە کاک عەلیە بەڕەحمەت بێ خێزانەکەی کاک عەلی پرسیاری کردوتی کاکە ئەرە دەنگ باسی هەڵەبجە و
خاڵەبجەکانی لای خۆمان خزمەکانی لای خۆمان ئیتر ئەو دوو ماڵ سێ ماڵی هەڵدا کە ئەمە بە ئامچیمیاوی شەهیدی کردوون وتی سەری سێ هەم ماڵ وتی کاکەەوە ماڵێکیش وەڵا ئەو ماڵی قاری مسەفا ئەوەڵێن بە بنەماڵە هەمویان شەهید بوون بەس کوڕێکیان ئەڵێن دەرچووە ئیتر نازانین لەکوێ کە ئەوەی ودیتر بەڕاستی خۆ ئەوە وەکو قیامەتێک وا بوو بۆ من زۆر ناڕەحات بوو تر کە ژنەکە سەیری منی کرد گریا و وتی ئەمە کوڕی ئەوانە کە ڕۆژ مناڕم پیکابێک و سێ چوار نەفر سەرچاویان هەڵبەستووە لەناو ژێرزەمینەکچن دەرەوە یە نەژوورەوە هە لە دوورە هاوارم کردوتم کاکە یەک دەقە بە یارمەتیتانی ئەمە پێشەوە با چاوێکم بەو مەیتانە بکەوانە مەیتی ئێمە بەبێ ئەوی دەرەک بەوە بکەم کەوانە مەیتی ئێمە کابراوتی مێرە پێشەوەی کیمیاوێتم قەی ناکە یم با چاوم پێیان کە ئەمانە کە سوکاری منن دایک و خوشک و برای منن ئەگەم لێ بوویکیان وتی وە بابێتە پێش سەرچاویان هەڵبەست بوو وتی وەرە سێریان کە خێرە ئەمە بە جلوبەرگە ئەزانم ئەمە کە شیرینەوە ئەوە سەریاسە و ئەوە خاڵۆ ژنمە و بەڵام لە پڕێکە ژن و مناڵێکیان هێنا لە دوورەوە کە هێنان جلوبەرگ دایک کە هێنایان لە بەردەما و لەگەڵ باوەشم پیاکەوتم یەک لە حەزە بزانم ئەمە دایکمە کرد ئەنوارم ینی هەستم پێ کرد لە هۆن شیرە خۆرە بۆ هەستم پێ کرد تا چەند سەعاتێ پێشەوە گۆی مامکمی دایکمی خواردووە خوێن و شیری لێ هاتووی دەرپەڕایی بە گۆی مامکۆ حتا هێزم تیا بوو باوەشم کرد بە هەردووکیانە و قێڕان ئاگام لە خۆم نەما یەکیان یای بە سەرشان ماوەتی هەوڵ بە هێمن بیتەوە دەسەڵات نییە بە سەدان خێزانمان کۆ کردوەوە و خوا کەریمە ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون هەر ڕۆژێ هەواڵی مەرگی یەکێکیانی ئەنی ئەوە نەبوو بە یەکەوە هەواڵی مەرگیان ببیسین لەوانەیە بڵێم هەر مانگێک هەواڵی مەرگی یەکێکیانمان نەزانی باپیر ڕۆژ بە ڕۆژ ئەوداڵە بوو هەر ڕۆژێک لە سووتێک و لە کۆڵانێک و لە کوچەیەک و لە شوێنێک ئەگەڕا سۆراخیان کە بۆ ئەوی بزانێ من مناڵ بووم تەنها ئەوە بوو کە باوام ئەهاتەوە من چاوەڕێ بووم دەرگاکە بکاتەوە بڵێ هەواڵێکی خۆشم پێ کە ئەهاتەوە شانیدا ئەدا و شەکەتە بوو ئەخ بەس بەم زانیایەکێکیان زیینەوەی تر هیچم نەئاویست ئەوە زۆر ئەستەمە کە ئینسان خەبەرێکی بدرێتێک پێی بڵێن هەموو عیلەکە و شەهید بوو ئەوە کارەساتێک بوو کە ئیتر وەم زانەیە ئەرز و ئاسمانیاوێتی لە یەک و دنیا آخر بوو ئەوە لە شوێنەکەی کە ئەوان دایان بەزان و شوێنی ناپاڵمێ بوو ڕەتڵێکی ناپاڵمی یا بوو لەوە گەڕێکی شەهیدان دەسم برد بۆ خۆڵ ئەوە دەسم برد بۆ خۆڵەکە بەناو دەستمە بیکەم بە دەموچاوی کام خوشکیان کام برایان سیان چوارێ لەبەر دەسمان ناوتم با دایکم داپۆشم سەیری دایکم کرد دەموچاوی ئەوە نییە دەموچاوی کەمێک تێک چوو بوو خۆڵەکەم هێنا حتا هێزم تیا بوو ویستم دووسێ جارە تا هێزم تیا بوو نەمتوانی خۆڵێک یەشان بە سەرچاوی خۆم ئەوەی داخ و ئەسەفە بۆ من ئەوەی بێتاقەت مەکات بەلای منەوە زۆر گرنگە ئەوەیە کە تا ئێستا من گۆڕی باوکو و دایک و خوشکەکانم نازان وەکو گۆڕ بڵێ نازانم گۆڕیان بەس ئەوەنەی کە پێیان وتوین باوکم لە تاران لە خەسخانەی تاران چەند ڕۆژێک ماوەتەوە لێ ئۆفاتی کردووە هەل لە تاران نێژراوە دایکم هەر عینەن شت لە تاران نێژراوە خوشکێکم لە سانغۆر تقریبان مانگونیوێک دوای کیمیایەکە ژیاوە ئەوش لە سانغۆر ناشراوە لەوێ ناشتیانە ئەو دوو مناڵە ئامانەتەی کە لە لای با بڵێن خێزانی مامەم بوون با بڵێن مێردی کۆنی هەبوو شووی کردبووە بە مامەم و چەند ساڵە دوای ئەوە منی بینی لە بازاڕە وتی تۆ کوڕی پیاوێکی مەردی منیش نەمناسی وتی من ڕۆشتمە سەر مناڵەکانی خۆم وتی چووم 6 مناڵەکەی خۆتان لە تەنیشتی باوکتۆ کەوتو باوکو و هەردوو مناڵەکەی منی لە باوەشی خۆی گرتو وتی ئەوە بەڕاستی ئەوەیە ویژدان و ئینسانت کەشتی ئامانەت ئاوا پارێترێ کە جەژن دێت مەئسات دروسە بێ کە ئەچیتەوە ماڵەوە دوای خێزانەکەت و خێزان ڕاستە ئەوە خێزانەوە شەریکی حیاتە بەڵام هیچ بەبوونی دایک و باوک نییە هیچ بەبوونی خوشک و برانیە ئەگەر لە ژیان بوونای ئێستا 12 خێزان بوو 12 خێزان مناڵی تریانە بوو چاوەڕێ ئەوە نەبووم ڕۆژە لە ڕۆژان خوشکێک برایەک باوکێک دایکێک بێت جەژنە پیرۆزەم لەگەڵا و گەرنی خۆیم پێ ئازا بکات
ئەوە زۆر تەسیری هەبووە لە ژیان و حیاتی منە. باوکم جەژنمانە کرد جەژنانەی PAI دەستی بەسەرمان ناهێنا بە ئێستاشەوە کە جەژنیە من زۆر بێتاقەتە بم بیر ئەەکەیتەوە ئاوڕێیتەوە کەس بەدواتەوە نییە کەس پاڵپشتت نییە کەس خەمخۆرت نییە کەس دڵسۆزت نییە سەختە زۆر سەختە. بە 7 ڕۆژ 8 ڕۆژ دوای ڕاپەڕین یەکسەر هاتینەوە بۆ شوێنەکەی خۆمان کە ئەو شوێنەیە کە باوکم و دایکمی تیاژیا و مناڵەکانمانی تیاژیا و کایان تفازەکە ڕوویە من هاتمەوە هەڵەبجە ئەو خانووی ماڵی باوکم کە کەسکوارەکەمی تیا شەید بوو جارێکی دەسم بە زیینوکردنەوە بنیارنانەوەی کرد هەر لە ساڵینەوە یەکەوە لە نیوەی مانگی نۆ بەڵگە و دیکۆمنتی تەواوەتیم کۆ کردەوە بۆ دادگایکردنی سەرانی ڕژێم و بەشداریم لە دادگایکردنی سەدام حوسێن و عەلی حەسەن مەجیدا کرد 7 جەلسە بەشداریم تیا کرد و زۆرترین قسەکردن بۆ یەکەم جار 2 ساعت و 25 دقیقە ڕوبەڕووی تاوانبارەکان ڕاوەسامەوە و سەلماندم کە سوڵتان هاشم کە قاید فەیلەقی یەک بۆ سەرپەرشتی تەقاندنەوەی هەموو ناوچە کوردیەکانی کردو بە تایبەت هەڵەبجە و سەید سادق عەلی حەسەن مەجید و ئەو تاوانبارانەی ترکە هەیە و یەکەم جار بوو کە لە دادگا بەدا دۆر بڵم دەمەوێت ڕوبەڕوو بین و ڕوبەڕووش بیان بینم بۆیە کەیسەکەی من وەکو کەیسێکی جدی وەرگیرە کانیلایەن بۆ هەڵبەستم و هەموو جلەکانم لە دواوە هەمووی خوێن بوو ژمارەیەک زیاد لە پێویست مەیت کەوتوو بەسەریانە ڕەش بوو بوونەوە و چاویان دەرهاتب دەرپەڕی بوو کە بەلادەمیانە ناتوێ خوارەوە چوومە ماڵەوە لە ماڵەوە دەرگاکەی ینی بە نیازی بانکردن دایکە باوکە سەریاس ئەوە بۆ شێوەی دەرگاکەم کردەوە کە سێرم کە لە ناڕم ئەو خواردنەی کە نیوەڕۆدایەناوە هەمان خواردن دەستکاری نەکراوە لەسەر سفرەکە و لە قەراق دەرگاکەی ئێمە ئافرەتێک کوژرا بوو کە ناوی شیرینە دەراو سێمانە لەسەر ڕۆکنەکەی خۆمانە قومەلەی یاوی لەسەر ڕۆکنەکەی خانۆکەی خۆمان نەمانتوانی لیوە بڕۆین لە کۆڵانەکەی دیوە ڕۆشتین لەو کاتەوە تا ئێستا ژیانی تەنیایی بەسەرە بەم خێزاندارم 2 کوڕ و کچێکم هەیە قەرزاری خوا و خەڵکی هەڵەبجە و خێزانەکەم کە لەگەڵ ئەو تەنیایی کە هەمە مناڵەکانم لەگەڵ ئێشوازارەکانمان بە تایبەت خێزانەکەم بەڵام لەگەڵەوەشە نازانی چ مەعاناتێکە چێژم لە نەبوونی دایک و باوکو خوشک برە یاخوا کەس دایک و باوکی نەبرێت هیچ شتێک سینی دایک نایێنێت هیچ شتێک ماچێکی دایک نایێنێت